لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵایمەتان لەبێ خۆشحاڵم ئێوارش بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم بەپێی ئامارێکی ئەنجومەنی باڵای دادوەری لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2019دا لە هەرێمی کوردستان 32432 گرێبەستی هاوسەرگیری لە کوردستان تۆمار کراوە لە هەمان کاتەوەتە لە ساڵی 2019 8381 حاڵەتی جیابوونەوەش لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. ئەگەر بەراوردێکی ئەم داتای بکەین ئەو دوژمارەیە واتە ڕێژی جیابوونەوە لە کۆی ئەو هاوسەرگیری کە لە ساڵی 2019دا کراوە دەکاتە نزیکی لە 125 ئەو ئامارە. بۆ قسەکردن لەسەر هەڵسەنگاندن بۆ ئاماری هاوسەرگیری و جیابوونەوە لە هەرێمی کوردستان بەڕێز لەتیف حسێن کۆمەڵاز لە ستۆدیۆ لەگەڵمدایە بەڕێز لەتیف بەخێر بێت بێگومانە و ئاماری یەک ساڵە. ئەگە ساڵەکانی دیکە بێنیت و قسەیان لەسەر بکەین داتاکان گۆڕانکاریان بەسەردادێ پرسیارەکە لەوە دەست پێ دەکەم ئەم حاڵەتی جیابوونە و هاوسەرگیریە لە کۆمەلگایەکی وەکو هەرێمی کوردستانە وەکو بابەتێکی ئاسایی تەماشا دەکرێت خۆت بابەتێکی مەترسیدارە. بەڵێ زۆر سپاس کاک ویسیارەتان باش ئاسایی هەمومان دەزانین لە ساڵی تازە عادەتەن کە نزیکە بینەوە لە سەری ساڵی تازە هەموو ئەو بەڕێبەرایەت و دام و دەستگایانەی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەن ینی ئیشیان کردو لەمە ئەو ساڵەیە داتا و ئەرقام و ئامارەکانی خۆیان لە کار و چالاکیەکانی خۆیان دەخەنە ڕوو ئەمە بۆ تەشتێکی ڕۆتینات بەداخەوە لە هەر وڵاتێکی دنیای تر بووایە ئەم ئامار و ڕقم و داتانەی کە بڵاوە کرێن و بە تایبەتی ترکە ئەو یەکێتە بابەتی ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە وەکوی ئاماری کە بەڕێزت باس کرد تەوەری بەرنامەکەشت بۆ دانا بابەتی هاوسەرگیری و لە بەرامبەری جیابوونەوەکان هەیە دەبواە لە سنتەری دیراسات و لێکۆڵینی زۆر تایبەتە لەلایەن حکوومەتەوە و ڕاپسپێدانایە بۆی بتوانن لێکۆڵینەوە بکەن بۆی بزانن هۆکارەکان چییەوە دەرەنجامەکانە گا بەچی چکە هەمان دەزانین بابەتی هاوسەرگیری و جیابوونەوە دوو بابەتی زۆر هەستیار و گرنگن لە کۆمەلگاداوە بنەمای هەموو کۆمەلگەیەکن بۆیە دەبێت بە وردی قسەی لەسەر بکرێت بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا بە شێوەیەکی گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیشە ئەم بابەتانە زۆر ئەهمیەت و گرنگی پێ نادرێت ینی ئەم بابەتانە بەژێر پێوە بۆچی ئەهمیەتیان پێ نادرێت ینی بۆچی ئەو داتانە لێکۆڵینەوەیان لەسەر ناکرێت کە بناغی پێکێنانی کۆمەلگا خێزان بێت. من با یەک شت پێ بڵێم لە ئاماری 2013 تا 2019 لە حوت ساڵە تقریبا ئەوەی کە ئامارەکان هەمووی کۆکراونەتەوە من ئەوەی کە بەدەست من گەیشتەوەی کە بڵاویش کراوەوە تەبعاً لە ماوەی ئەو حەوت ساڵەیە لە 2013 تا 2019 هاوسەرگیری لە هەرێمی کوردستانە 261364 بووە لە بەرامبەرە جیابوونەوەکان نزیک بە 50,000 جیابوونەوە ڕوویداوە لە هەرێمی کوردستانە لەم 50,000 جیابوونەوە ئەگەر یەکی یەک مناڵیش حساب بکەیت ینی هەر خێزانێک یەک مناڵی بۆ دابنی 50,000 منداڵ بێدایک و باوک بەبێ ئامێزی دایک و باوک لە ناو کۆمەلگایەدان ئێستا هەر یەکەو لە شوێنەکان ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بەراوردی ساڵی 2017 بۆ نۆمانگی 2019 ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد لە بیدایەتە ئاماری مانگی ئاماری 2019 لە 2 هەتاوەکو 8380 جیابوونەوە بووە ئەمە ینی ئاماری ئەو نۆمانگەیە لە 2017 هەر سێ شارەکە 5729 2010 9192 ئەمە جیابوونەوەکان باشە ئەو نۆمانگە 8000 ئەوەندە ڕوویداوە ئەمە دەمانێت بە ئەوە ڕوونکەینەوە ینی بابەتی جیابوونەوە یا تەلاق و ئەم حاڵەتانی کە ئێستا ئێمە قسەی لەسەر دەکەین وەکو دیاردەیەک شتێکی تەبیعی و ئاسایی و شەرعی و قانونی و ینی هەموو ڕێگە پێدراوێکی هەیە بەڵام بە چ مەرجێک لە چ کاتێکاوە چۆن دەتو ئەم بابەتە ئاکرێ بەڵام کە کاتێ دێتە سەرەوەی کە لە بابەتی هاوسەرگیری کەمەکەوە خەڵک و گەنجی ئێمە لە بری ئەوەی لەم وڵاتە دابنیشەوە لەم نیشتیمانەیە جێ ببێتەوە ژیانی خۆی ئاسایی بکە وردەوردەوا بکە ژیانی خێزانی دروست بکە بەڵام بەداخەوە لە بێەوەی کە ئەم نیشتیمانە لە خۆی ناگرێ هیچ مەوا و هیچ جێگەیەک هیچ کار و کەسابەت و ژیانێکی وای بۆ نەڕەخسێنراوە لەبەر بیرەوە لەوا کاتەوە بڕوە سەفەرکە بەداخەوە کە بینیمان لەم چەند ڕۆژەی دوو ڕۆژی ڕابردووە چەند گەنجێکی ئێمە بەداخەوە لەو ڕێگەیە تیاچێت لە بەرامبەر ئەمەدا کە هاوسەرگیریش کە مەکاوە گەنجی ئەمە خەڵکی ئێمە بەرەو لە ڕووی هاوسەرگیری و لاوازەوە بەڵام لە بەرامبەرە جیابوونەوەکانی زۆرە بن
بەداخەوە ئەمە شتێکی ڕۆتیناتی سەر تەلەڤیزیۆنەوە ئەڕوا من بۆ خۆم چەند جارێک کە لەسەر ئەم بابەتە قسەمان کە جاری وایە قسەتی سەر و قەناعەت و باوەڕێی کە دەڵێ ئەمە دەبێ ئەم قسانە بگاتە کوێ وەرکێ گوێ لەم قسانە دەگرێت لە کاتێکا کە چەند ڕۆژێکە خەڵکی ئێمە مەشغوڵ کراوە بە بابەتی یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان من دڵنیاتانەکەمەوە لێرە ئەم بەرنامێ دەبێتە ئەرشیفێک و بۆ مێژوو دەمێنێتەوە ئەم بابەتانەی کە ئێستا بۆتە بابەتی گفتوگوی نێوان من و تۆ لەم بەرنامەیە لە بەرنامەی گەرما و گەرما چەند ساڵێکی تر ئەگەر ئاوا بە هەروە بە پەراوێزی بڕواوە بێ بە ژێرپێی بابەتە سیاسی و ئەو بابەتانی کە لەناو میدیا ڕوان دڵنیا بن ئەبێت دەیان یاسایی چاکسازی دابڕێژنەوە بۆی بتوان ئەم کۆمەڵگەیە وردە و دەڕێک بخرێتەوە چکە ئەم جیابوونەوەی کە لە نێوان ئەم خێزانانەی ئەم وڵاتی ئێمەدا ڕووە داخۆ هەر جیابوونەوەیش پیا و ژنێک نییە ئەی ئەو منداڵانی کە ئەبنە قوربان لە بابەتی هاوسەرگیریەکە ئاماژت بە هۆکارەکانی کەمی هاوسەرگیری کرد بەڵام لە هۆکارەکانی جیابوونەوەیە وەستاد ینی هۆکارێکی دقیق ڕوون هەیە بۆی کە هاوسەرەکان لە یەکتر جیا ببنەوە لە کوردستاندا من ویستم بێگومان باسی دەکەم کە هۆکاری بابەتی جیابوونەوەکانی هۆکارێکی زۆرە هەنوە بابەتی زۆر هەن ئەمە بمانێ نەمانێ ئەمان ئاگاداری ئەوەین کە لە ساڵی 2014 بەدواوە بە قەیرانێکی ئابووری زۆر سەخت و گران ڕووی کردە هەرێمی کوردستانەوە و ئەمە وای کرد بەشێکی زۆر لە شیرازی خێزانەکانی ئێمە بسڕان لە کاتێکە ئێمە دەزانین لە 2014 ئیتر لە ئەو سێ ساڵی لە 13 و 12 ئەمانە پارەیەکی زۆر بە لێشا و ژیانی ئابووری خەڵک تا ڕادێ خۆت ئابووری ناسیشی دەزانی کە ژیانی ئابووری خەڵکی ئێمە بەبێ بەرنامە بەرەو هەڵاوسانێکی زۆر ئەڕوا و خێزانەکانی و ئێمە وا لەکرد فێری ئەوە نەبن کە بەرنامەدا بنێن بۆی کە ئەگەر مەسەلەن لە کاتی نەبوونیا چی بکەیت ینی بابەتی هاوسەرگیری یا مەسەلەن جیابوونەوەکان ڕاستەخۆ بە هاوکێشەیە کە لەگەڵ بابەتی ئابووریە لە وڵاتی ئێمەدا کە بەداخەوە بەشێکی زۆری ژیانی ئێمە لایانی ئابوووریەکەیەتی چکە ینی بەداخەوای لاتە بوو هەتا ماوەی ئەوەی پارەی نەبووە مەسەلەن کچیشی نادرایەوە نەیەتوانی مافی خێزان پێکێنانیشی نەبوو کە تۆ ئەم کۆمەڵگایە لەسەر ئەم بابەتە بنیادەنرێەوە خێزانەکانی ئێمە لە بری ئەوەی کە لە بری بابەتەکانی لێکتێگەیشتن و یەکتر قبولکردن و خۆشەویستی و پێکەوە بوون لە بابەتی پارە و کۆمەڵە کشتی تر بێتە جێگەیەوە بێگومان دەبێت لە کاتی قەیران و لە کاتی حاڵەتی نائاساییە ئەم بابەتانە ڕۆدەن بۆیە ئەمانە بەشێکێکە لەو هۆکارە سەرکیانی کە وەکوتم لە بابەتی جیابوونەوەی ڕۆڵی گەورە هەیە و دەستی گەورەی هەیە بابەتی تەکنەلۆژیا و ئامێرەکانی تەکنەلۆژیا و تۆڕ کۆمەڵایەتیەکان و کۆمەڵێک هۆکاری تر ئەمانەش دیسانەوەیان کردووە هەموو پەیوەندی کۆمەڵایەتیەکانی تر نەک پەیوەندی خێزانیەکان هەموو پەیوەندیەکان بە شێوەیەکی گشتی بەرەو لاوازیەکی زۆر خراپ بڕوە تەنانەت ئەو جەژن و بۆنە و بابەتانی کە خەڵکی ئێمە ئایان کردە دەرفەت بۆ ئەوەی زیاتر پەیوەندیەکان دەمەزەر کرێتەوە زیاتر پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی خێزانیەکان بەرەو ئاستێکی بەرزتر بڕوە ئێستا وای لاتەوە وردە خەریکە ئەمانەش نامێنێ وردە خەریکە ئەمانەش بە تەواوەتی کاڵە بێتەوە خەڵک خەریکە بێزاری دەڕەبرێنەوەی کە لە بۆنەیەکە یا لە کاتێکە کاکە تۆ لە سوۆسیال میدیا های دەزانی لە کاتێکە مەسەلەن بۆنەیەکی نەتەوەیی یا ئاینی یا جەژنێکە ڕۆژێکی ئەوەیە کە مەسەلەن خەڵک پیرۆزباییەکە ئەگەر یەکێک پیرۆزبایەکە دەکەزە نووسێک ئەی هاوار پیرۆزبایم لێ مەکەن قسەم لەگەڵا مەکەن ئانی بەداخەوە ئەم جۆرە لە مامەڵەکردنە لە ناو سوۆسیال میدیا و پێچەوانە بوونی لە ناو ژیانی کۆمەڵایەتی ئەمەیە کاریگەری زۆر گەورە لەسەر ژیانی خێزانیشمان دروستەکە ئەنی ئێستا خەڵکی ئێمە بە شێوەیەکی گشتی وای لاتۆ لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە زیاتر ئەژی وەکو لە ژیانی واقعی خۆیە و ئەوەندەی کاتەکانی خۆی لە ناو بۆچیهاتووە بەشێکی لەوەی کە قۆناغی ژیانی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسی و سیستمی سیاسی و حکومڕانی و ئەو گۆڕانکاریە کۆمەڵایەتیانەی کە لە ژیانی کۆمەڵگەکانە ڕووەدا ئەمانە بەشێکن لەم قۆناغانە بەڵام ئایا پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا ئەم گۆڕانکاریانی کە لە کۆمەڵگەدا ڕۆدەنیا لە ژیانی مرۆڤ ڕووەدا دەبێ مرۆڤ بای ئەوە ئاگایی لەوە نەبێت کە ئەم گۆڕانکاریە نەبێتەوەی داڕمانی بەها و پێوەرە کۆمەڵایەتیەکان کە لە ژیانی کۆمەڵایەتی و ڕۆژانی خۆیان پێویستی پێێتی ئەمانە بەداخەوە لە وڵاتی ئێمەدا خەڵکی ئێمە زۆر هۆشیاری و ئاگایی لێ نییە ئەوەی کە قسەمان لەسەرەوەیە کە پرسیارێکی زۆر گرنگتر و جەوهریتر دێ
لە لای ئێمە خەڵک بۆ هاوسەرگیری دەکا کوڕ و کچی ئێمە بۆ هاوسەرگیری ئەەکەن تەنها لە پێناوی مەسەڵەن تۆ ژنهێنان یا کاینی ژن وەکو بەرهەمهێنەری مناڵ و خستنەوەی مناڵ سەیری بکەیت و تۆ بەم ئامێرە بیبینی بەداخەوە کێشە و گرفتی زۆر گەورە دروستەکە کە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا و باونەوە بەسێکی زۆر ئەستەوەی کە بینەران خۆی گوێ لەم بەرنامێت هەزاران شت و حاڵەت و کەیس و لەم بابەتانە ئەبیستێ کە ئەم ڕوانین و تێڕوانینە خراپە هەبوو بەرامبەر بە ژیانی هاوسەری بێگومان ژیانی هاوسەری لە ڕۆژەکانە ناتوانێت بەرگەی بەڕێزەتی بنم هەوێت لەسەر بابەتێک بدوەسێنم کە هەر پەیوەندی بە هۆکارەکانی جیاببوونەوە باس لە سۆشال میدیا کرد باست لە باری ئابووری کرد بەڵامێکی دیکە لەو حاڵەتانی کە زۆر جار دەوتێت منەمەوێ بیکەمە پرسیار دراما بیانیەکان کاریگەری لەسەر ژیانی کۆمەڵایەتی و هاوسەرگیری هەیە لە کوردستانە بێگومان سۆسیال میدیا بۆ خۆی و کە باسی گۆڕانکاری و ژیانی کۆمەڵاتی مەردەکەی بێگومان لە چوارچێوە میدیاش بەشێکە لە وەکارەکان بە شێوەیەکی گشتیم جا بە تایبەتتر هەندێک لە بەرنمەکان هەندێک لە ئەو فیلم و دراما دۆبلاشکراوانەی کە بەداخەوە لە وڵاتانی تر هاوردی ئێمە دەکرێت بە بێەوەی کە ڕەچاوی کولتور و دابوونەریت و کۆمەڵە کشتی ناو کۆمەڵگەی خۆمان بکرێت لە کاتێکە ئێمە بەداخەوە ساڵانێکی زۆرە درامای کوردی و کێشە و گرفتە کۆمەڵایەتیە کوردەواریەکانی خۆمان لە ناو میدیا ئێمەتەواو غایبە هەم لەبەرەوەی هونەرمەندانی ئێمە ناتوانن ئەو ڕۆڵە بگێڕن کە دەبوابیان جێڕایەوە بۆکارێکی ژۆیکە دەستی هونەرمەند ناگیرێ هاوکاری ناکرێت بۆی بتوانێت ئەم کارانە بکات چکە بیرمان نەچێت کە تۆ باسی دراما دەکەی بێگومان دراما و لایانی هونەری و فەن ناو هەموو وڵاتێکە کاریگەری گەورە و ڕۆڵی گەورەی ئەبێ لەسەر ئاراستەکردنی کۆمەلگاوە لە خستنە ڕووی کۆمەلگا کێشەکانی کۆمەلگا کاتێک کە تۆ ئەمە نییە وەکو خۆت لەبەرەوە کەناڵی تر دێت فیلمی تر لە پێناوی خەڵک کۆکردنەوە و بەرزکردنەوەی ڤیو و ئاستی بینی و بینەری خۆی و هەواڵەکانی خۆیان هاواری ئەوە بک بڵێ من لەسەر ئاستی نازانم عێراق یەکەمم دووەمم نازانم بە لایک و کۆمنتەکانی ناو سۆشیال میدیا بەبێەوەی کە بی لەوە بکاتەوە کە ئەو هەواڵ و راپۆرت و بەرنامە و دراما و تەمسیل و بابەتانی کە لە ناو کەناڵەکەیەوە لە ناو سایتەکان لە ناو سوسیال میدیاکانە بڵاوە کرێتەوە تا چەند کاریگەری دەکاتە سەر کۆمەلگا بەدیوە باشەکەی یا بەدیوە خراپەکەی ئەمە دامەزراوەکانی میدیا دەبێت ئەمە بکەن ڕەچاوی ئەمە بکەن یاخود دەبێت دەستگایەکی چاودێری کە حکوومەت بێ لەسەر و میدیاوە بێ نهێڵێ ئەو شتانە بڕواکەتەوە و کۆمەڵاسێک باسی لەکە کە ژیانی کۆمەڵاتی خاتە مەترسیەوە بێگومان ئەمە بەشێکی دوولایانەیە هەر دوولایەنەکە دەتوانن ڕۆڵی گەوریانە بێ جەناب تو منیش دوکمان میدیاکانە ناوەسەتەکە دەزانین بابەتی میدیای و ئەزێندا و بەرنامە و سیاسەتی ناو میدیا چۆن بووە بەڵام بەداخەوە ئەوەی ئەم چەند ساڵە میدیا بەم کۆمەڵگەی کردووە ئەوەی کە هەندێک لە میدیا بەم کۆمەڵگەی کردووە هیچ کەسێکی تر نەیکردووە بەبێ ئەوەی کە بەسەرەن بەرنامە هەبوو ئێمە دایان جار لە ڕێگەی سندیکا ڕۆژنامەنووسان لە ڕێگای سنتەری میترۆ لە ڕێگای وەزارەتی ڕۆشنبیری و هەموو ئەو لایەنانەی کە دەتوانن ڕۆڵیان هەبێ لەسەر ئەم بابەتانە و فلترکردنی ئێمە هەموو جارێ قسەمان لەسەر ئەمە کردووە تکایە ئەم بابەتی دراما و بابەتانەی کە لە ناو میدیاکانە بڵاو دەبێتەوە بەبێ ئەوەی حساب بۆ هیچ لایەنێکی دەرونی کۆمەڵایەتی یعنی هیچ شتێکی ئەم کۆمەڵگایە بکەن ئەگەر ئێستەر بێمە هەست بە زیانەکانی نەکەین لە چەند ساڵی داهاتووە هەستی پێ دەکەین ئەمە ئەگەر لە 2010 ئێمە ئەمانەمان پێ وردە ئێستام کاریگەرانە دروستە بووە لە ناو ئەو ئامارانەی کە هەن و بڵاو دەکرێنەوە لە بابەتی ژیانی کۆمەڵایەتی ئێمەدا بە تایبەتی لە بواری هاوسەرگیری و لە بەرامبەر جیاببوونەوەشە ئێمە ئێستا هەستی پێ دەکەین کە ئەم کاریگەریە خراپانەی ئەمان چۆن کاریگەری کردووە وەکو وتم لە 2013 تا 2019 لە ماوەی ئەم حەوت ساڵەیە کە دنیایەتی 2019کە 50,000 خێزان لێک جیاببوونەتەوە ئەم 50,000 خێزانە وەکو وتم ئەگەر یەک منداڵیشان بۆ حساب بکەین 50,000 منداڵ بێ دایک و باوک و بێ ئامێزی دایک و باوک باشە ئەم منداڵانە لە ئامێزی دایک و باوکە ئەچێتە دەرەوە و ئیتر ژیانی خێزانی و کۆمەڵایەتی نامێنێ لە ناو خێزانە لە چوارچێوە خێزانەکە ئەچێتە دەروی کۆمەلگابێ ئەم دوا ڕۆژی ئەم منداڵانەوە کاریگەری ڕەوشت و کردار و ڕەفتاری ئەمانە لەسەر ئەم کۆمەلگەیەک چی بێ ئەکرێ مرۆڤ ژیانی کولەمەرگی هاوسەرگیری قبول بکات لەبەرەوەی کە مناڵەکەی نەچێتە سەرجادە و خۆی بفەوتێنێ لەسەرەوە نییە ئێمە من ناتوانم ئێستا دەرفەت و کاتیەوەم نییە من قسەکە لەسەرەوە نییە بەڵێم مەسەڵەن خێزان نابێ یا ژن و پیاو نابێ لەبەرەوەی منداڵیانە ئەگەر پێکەوە نەگونجان
باجیا بنەوە ئەسڵان قسە لەسەر هاوسەرگیری بکەین ڕەنگە بە دووسێ بەرنامەشتەواو نەبێ مەرج و بەڕێزەکانی هاوسەرگیری چییە بۆیە من بیدایەت ئاماژەم بە قسەیە کرد بۆی بەڕێزیشت بیر بکەوتەوە وتم دەبێت خەڵکی مە بزانێت بۆ هاوسەرگیریەکە وام هاوسەرگیریە چییە و چۆن دەتوانن درێژەی پێ بدەن ینی ئەرکی حکوومەت و دەوڵەتە ژیانی کۆمەڵایەتی و ئابووری سیاسی ئەم وڵاتە بە شێوەیەک بەڕەخسێنەکە خەڵک کەس بە ئەمن و ئەمانەت بکاتیایە و بۆی بتوانێت بژی و لەگەڵیش یا خەڵکیش خۆی تاک وەکو تاک لە ناو کۆمەلگەدا دەبێت بەردەوام خۆشی هەوڵ بدا لەگەڵەوەی کە بتوانێت ڕۆڵی هەبێت لە ناو کۆمەلگا بێ بە فەرد و بێ بە تاکێکە لە ناو کۆمەلگەدا سوودی هەبێ و نابێت چایلەوە بێت بەردەوامی بە حکوومەت بەشی بدا و ئاگاداری من داتایەکی 2019مان ئاماژە پێدا کە ڕێژەی جیابوونەوە لە کوی هاوسەرگیریەکە لە 125 ئەو داتایی بەڕێزت باست کرد 261,000 کەسێک کە هاوسەرگیری کردو لەگەڵ 50,000 جیابوو تقریبا دەکاتە لە 121 بۆ ئەم بابەتێکی ئاساییە لە کۆمەلگایکی وەکو کوردستان یاخود بابەتێکە جێگەی مەترسی هەڵوەستە لەسەرکردنە بێگومان نەخێر بابەتێکی ئاسایی نییە ئێمە هەموو ساڵێک لەم کاتانەیە کە مەسەڵەن لە بیدایەتی مانگیەکی ساڵی تازەیە هەمیشە لەسەر ئەم بابەتانە ئێمە قسەمان کردووە ئاماژە و ئیحا و مەسجی زۆر مەترسیدارمان ناردووە ئەمە قسەکە لەسەرەوە نییە کۆمەلگە بترسێنین یا خەڵک بترسێنین بەڵام ئەم بابەتە بابەتی هەڵاوسانی ڕێژەکانی یا بەرزبوونەوەی ڕێژەی جیابوونەوە لەسەر کۆمەلگا لە ئایندەی نزیکا کاریگەری گەورە دروستەکە دەبێ حکوومەت یاریمی کوردستانەوە بزانێ ئێستا ئەم یاسای چاکسازیەکە باز دەکرێت چەند ڕۆژێکە خەڵکی پێوە مەشغوڵ کراوە لە ڕاستیدا ئەگەر ئەم بابەتانە هەر ئاوا ببن بەژێر پێ و کەس حسابی بۆ نەکە وەکو بابەتێکی ناو میدیاکان بێ و قسەی لەسەر بکرێ و بڕوە چەند مانگێکی تر یا چەند ساڵێکی تر دەبێت بودجەی گەورە و زەبەلاحدا بنێ بۆی کە ئەو کێشانەی کە لە ناو ئەم جیابوونەوە و کەمبوونەوەی هاوسەرگیریەکان و بەرزبوونەوەی جیابوونەوەی ڕوو ئەدەن چکە خۆ هەر قسەکە لەسەرەوە نییە تۆ بڵی لە 121 ئەم جیابوونەوە من پێشووتر وتم جیابوونەوە تەلاق تیشی ئاسایی و شەرعی و قانونی و یاسا یانەی قسەیتیانە چۆن هاوسەرگیری دەکەی ئاسایی ئەگەر کەسێک لەتوانێت بەڵام لە چه حاڵەتێکاوە چۆن دەتوانێت ئەمە بکرێەوە ئایا ئەم ژمارە زۆرەی کە لە جیابوونەوە لە ناو کۆمەڵگەی ئێمە ڕوودا وەکو خۆ دوتر بابەتێکی ئاسایی و تەبیعیە و با بڕوە نەخێر ئاسایە لە بڵێن وڵات لە هەموو دنیای خەڵک تەلاقە درێ و لە هەموو دنیای مناڵ بێدایک و باوکە بێ و شیرازەی خێزانە بسڕێ نەخێر ئەم بابەتانەی لە وڵاتی ئێمەدا لە ناو 4-5 میلیۆن کەسا لە سێ شاری وەکو هەرێمی کوردستانە ئەبێت دابنیشی لی بکۆڵیتەوە ببێ بابەتێک کە هەستی پێ بکەیت بەراورد بە بارودۆخی کە هەیە و ئاوا بۆ شێوە باسییاگەی کەم نییە ینی بەداخەوە ینی ئێمە ئەمریکا ئەم بابەتانی لەم کۆمەلگەی ئێمە دەڕۆدە بە تایبەتی ئەم بابەتانە ئەنی مەسەلەن جگە لەمە قسە لەسەر ئاماری ڕووداوەکانی هاتوچۆکری خۆت چەندین جار بەرنامەت لەسەر ئەم بابەتانش کردووە ئەنی بەبێەوە ئێمە مەسەلەن ئەم ساڵانە کە ئاماری ڕووداوی هاتوچۆکری حکوومەتی وەلایانی دەسەڵات و وەزارەتی پەیوەندیدار کام ئامارانە بڵاو دەکاتەوە دەبێ و بزانێ دراسی شێبێ بۆی ساڵی داهاتوو چی بکە هۆکارەکانی چین بۆی کەمیان بکاتەوە و بۆی بتوانێت لە ڕێگەوبانەکانی پێچاک بکرێت ئەوڵام بەداخەوە ساڵ ئەگەر حکوومەت نەیکە ئەگەر حکوومەت دەم بابەتە نەکە پێتان وانێ ئێوەی کۆمەڵاسیش لەو بارەیە کەم تەرخەم بن ینی نەدەکرا ئێوەی کۆمەڵاس خۆتان لەسەر ئاستی کەس یاخود گروپ دراسە یاخود لێکۆڵینەوەیەوە بکەن هاوسەرگیری بۆ لە کوردستاندا کەم ئەکا بۆچی ڕێژەی جیابوونەوە زیاد ئەکا من نازانم ینی کەم تەرخەمی کۆمەڵاز یا توێژەری کۆمەڵایەتی کە ئێستا بەخۆشحاڵە بەشێکی زۆر لە قوتابخانەکانی ئێمە تیاندایەکە وردە ئێستا ماوەیەکی زۆریشە کار لەسەرەوە دەکەن کە لە ڕێگەی سیمینارات و کۆڕووکۆبرانەی دەکرێت بەڵام خۆ کۆمەڵاس و توێژەری کۆمەڵایەتی لە ینی تەنفیزی نییە ئەوەی کە لەسەر ئێمەیە ڕێکخراوی کۆمەڵاسی هەیە ینی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ینی بەمانە گشتەکەی کەم تەرخەم بوون لە بابەتانیاننا بێگومان ئەمە من تەنها قسەکەی من لەسەرەوە بوو تەنها ئەمە ئەرکی حکوومەت نییە من هەموو جارێک یەک قسم وتووە کە مەسەلەن لە بابەتی بڵاوبوونەوەی و مەترسی زیاتری بابەتی مادەی هۆشبەرکە چەند ڕۆژێک لەمەوە بەر یاساکەی بۆ هەماکراو یاسایشی بۆ دەرچووە هەمومان هەموو کاتێک گوتومانە خۆ بابەتی قەڵاچۆکردن و کەمکردنەوە و
لاوازکردنی بابەتی مادەی هۆشبەر تەنها لە ئەستۆی برادرانی ئاسایشی پۆلیسی نییە ناکرێت حکوومەت و یا خەڵک بڵێ وڵا برادرانی ئاساییش بەبێ ماندووبوون و ایلاکی ئەوان ئیشی خۆیانەکەن ئەرکی خۆیان بەجێبەجێکەن و تاوانبارەکان ئەگەرن ناڵن مادەی هۆشبێت بێتە وڵاوە هەمومان پاڵی لێبێنێ و نەخێر دەمە ئەرکی هەمومانە بەڵام هەر کەسە و بە ئاستی خۆی ئەوەی کە ئێمە مەسەڵەن ئەمڕۆ قسە لەسەر بابەتی جیاببوونەوەکانەکەین لەسەر بابەتی هەوسەرگیری ئەکرێ یا ڕۆژێکی تر لەسەر بابەتێکی تر کە قسەکان دەکرێ و مەترسیەکان دەکرێتە سەر ئەوە ئەرکی حکوومەتە کاگویسف لە 15 ساڵیشە ئێمە لە ڕێگەی جیاوازە داوایەوە دەکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان هەم وڵاتی ئێمە پێویستی بە سنتەرێکی دراسە و لێکۆڵینەوەیە ئەم بابەتانە پەیوەندی بۆ نییە من وەکو خۆم یا وەکو کۆمەڵناسێک یا وەکو توێژەری کۆمەڵاتی یا کۆمەڵێک توێژەر یا ڕێکخراوێک هەستێک ئەم لێکۆڵینەوە بکە ئەمە لایەنی حکوومەت دەبێ پڵپشتی و سپۆنسەری گەورە و بەهێزی بێ بۆی بتوانێت کاری لەسەر بکرێت خۆ چەندین توێژینەوە لەسەرم بابەتانە کراوە مەترسیەکانیشی خراوەتە سەرەوە هەموو خەڵکی ئەم هەرێمەوە بەدەسەڵات و بەبێ دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆن و ناو حکوومەتیشەوە ئەوە دەزانن کە ئەم بابەتانە مەترسیدارن بەڵام ئەوەیە کە نایزانن ئەوەیە کە چۆن پلاندا بنرێ بۆی وردە ئەم بابەتانە و کاڵ بکرێتەوە ئێمە قەت بانگەشەوە ناکەین وڵاتی قەت ئێوان بان کردووە ڕاستەخۆن وەربگرن بەداخەوە نەخێر لە هیچ بابەتێکە لە هیچ محفلێکە کە ئێمە ڕەنگە خۆشمان داواما کردەوە ئێستا لە ماوەی ڕابردووە لە هەرێمی کوردستانە داتا و ئامار بڵاو کراوەوە لە نزیکەی 5 بۆ 6 هزار قوتابخانە توێژەری کۆمەڵایەتی تیانە هەزاران دەرچوی کۆمەڵناسی و دەروونناسی و کاری کۆمەڵاتی لە وڵاتە بێئیشن ئەوە لە وڵاتی تر و لە شوێنی تر بێ لە وڵاتێکی وەکو بەریتانیایە لە بری پۆلیس کۆمەڵناس و دەروونناس تەعینەکەن و دایانبەزێرن بۆ لە ناو کۆمەڵگەدا ڕۆڵی گەورە ببینن لەم وڵاتەدا تۆ خۆپیشاندانەکەی دەڵێ ئەم وڵاتی ئێمە پێویستی بەم دەستی کارەیە بەم خەڵکەیە بەداخەوە لە ساڵانە لە ناو وەزارەتی پەروەردەشە مامۆستایانی بەڕێز بە گرێبەست و بابەتەکانی تر وەرەگرن بەڵام بەداخەوە 10 ساڵی زیاترە کۆمەڵناسێک توێژەرێکی کۆمەڵایەتی و دەرونی ناو قوتابخانەکان و ناو وەزارەتی پەروەردەوە نە بە گرێبەست نە بە هیچ شتێک داینامەزرێنێ ینی خۆ تۆ ئەم هەموو دەستە کارەتەیە کە دەتوانێت ڕۆلی گەورە لە ناو کۆمەڵگەیدا ببینێ و ئەوەشی کە هەیە ئەم 1500 توێژەری کە لە ناو قوتابخانەکانە هەرێمی کوردستاندا هەیە هەر ئەوەندە فریادەکەوێت کە ئەوەی کە هەیە لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ناو ناوەندەکانی خوێندنە هەموو ئەو مەترسیانین کە لەسەر ئەم دیاردە مەترسیدارانەی لەسەر کۆمەلگا وردە خەریکە زیاد دەکەنەوە بەداخەوە بن بە بابەتە سیاسیەکان یا شەڕ و ململانەی نێوان حیزبە سیاسیەکان بەداخەوە ئەمانە هەموو ئەمانە ونەکەن ئەمریکا و ئێران ئەگەر بینیان تێکچێ هەموو مشتانی ناو کۆمەلگەی خۆمان بیرەچێتەوە لە بەرەوەی دەزانین کۆمەلگەکەی ئێمەش بەدەرنیە لە بابەتانە لە کاتێکا ئێمە دەیان کێشەی مەترسیداتری لە نەم کۆمەلگەیە وردەوای لەکردوە کەریکە زۆرمان بۆ دێن بەڕێز دەتیف پرسیارێکی کلاسیک لەسەر مەسەلەی ژیانی هاوسەرگیری بۆچی مرۆڤەکانی ئێستا لە ژیانی هاوسەرگیری وەکو ئاماژەت پێدا زۆر سەرکەوتونین یەکترناسین بۆ هاوسەرگیری بناغەی پێکێنانی خێزانە ئەگەر بەراورد بکەی لە نێوان ئێستا و جارانە یەکترناسینی دوو کەسەکە زۆر وازەحتر و زۆر باشترێکە بەراورد بە جاران ئەنی بۆچی مرۆڤەکانی ئێستا بۆ جۆرە یەکتریش ئەناسن و باشی یەکترناسن و لە هاوسەرگیری زۆر بە سادەی پێ بڵێم ساڵانی پێشووتر شوان بووە هاتۆ تۆژنیان بۆ هێناوە ینی ژیاویشن تا ئێستش بەیەکەوە زۆر بابەت شتی تر ڕووی داوە لە ناو قەوم و کەسوکاری خۆشمانە ینی ئەمە زۆر بە زمانێکی سادە و کە باسی تەقلیدی کرد بۆی وازەح بێ ئەم بابەتە بابەتی یەکترناسین لە وڵاتی ئێمەدا بڕۆ لە ناو گەنجان و لە ناو خەڵکی ئێمەدا ڕاپرسی بکە باسی ئەوە دەکەن دەڵێن زۆربەی هەرە زۆری یا لە ناو مەحکەمە و لە ناو دادگاکانیشە زۆر بەداخەوە زۆربەی زۆری ئەو جیابوونەوەی کاکرێت لە بینی ئەوانن کە ئەڵێن یەکتریان ناسیوە یا خۆشەویستی یەکتر بوون بۆ لە کاتێکە کە زەواج و هاوسەرگیری ئەوەندەی یەکتێگەیشتنی پێویستە خۆشەویستی پێویست نییە تۆ گەر دوو خۆشەویست بن ئەبێ پێشەوە یەکتریتان خۆش بێ دەبێت لە یەکتری تێ بگەن دەبێت یەکترتان قبول بێ بە ساردی و بە گەرمی و بە هەوراز و بەرشێوەکانی ژیانەوە چکە گەر یەکتێگەیشتن هەبوو و کاتە خۆشەویستی و هەموو بابەتەکانی تر دروستەکە تۆ ئەم لیستە لە ژیانی کۆمەڵایەتی خێزانی ئێمەداکایە دەبێت خۆشەویستی لە دوای یەکتێگەیشتن و یەکتر قبولکردن و پێکەوە بوون و قبولکردنی ژیانی کۆمەڵایەتی یەکتر بێ ئەوجا خۆشەویستی بەڵام تۆ باسی خۆشەویستی بکەیت و باس لە چواردەی دووە هەمووی دەستکا بە هەدیەکڕین و نازانم گوڵی سوورکڕین و بەڵام لە دوایەوەی تر هیچ نەمێنێت ببێ بە دڕک و داڵ ئەمە ژیانی کۆمەڵایەتی خێزانی ئەمەی پێ ناوترێ بۆیە خەڵکی ئێمە دەبێت بزانێت کە ئێمە قسەمان زۆر کرد کە
خەڵکی ئێمە دەبێت ڕوویا و دنیا بینی بۆ ژیانی ئەوسەرگیری دەبێت گۆڕانکاری بەسەردابێ وەکو خۆتیش ئاماژت پێکردی بابەتی لە ژیانی ئەوسەرگیری لە ساڵانی ڕابردوو چۆن دروست بووە و ڕێژەکەش چۆن بووە ئەگەر چی ئەو ساڵانش خۆ ناتوانین بڵین کەسی تەلاق نەدا و ژیانی خێزانی وەکو خۆی ڕۆشتووە بەڵام بە بەراورد با ژیانی کۆمەڵایەتی ئێستای ئێمە گۆڕانکاری گەورە ڕووی داوە بەڵام زیانی گەورەشی پێداوین ساڵانی ڕابردوو لە ناو خێزانە ئەگەر مەسەڵەن کەسێک بیویستە جل بشووە ئەوە ڕۆژێک تاوارە دایکمانیان خوشکمانیان کەسوکارمان دامیشتە 7 ساعتی ژیانی خۆی دابنای بەس بووی جل و بەرگی ناو ماڵەکەی بشووە ئێستا غەسالی هەیە لە ماڵەوە 8 ساعتی بۆ گەڕاوەوە بەڵام هێستا فریا هیچ شتێکیش ناکرێت لەبەرەوە ژیانی کۆمەڵایەتی و تەکنۆلۆژیا دێتە ناو ئێمە لەبەرەوەی ئێمە سوود لەوەر بگرین کە ئیشەکانی ڕۆژانەمان هەر هەمووی بۆ بە ئامێر هەر هەمووی بۆ بە ئامێر لە کاتێکا زۆر کاتی بۆ ئێمە ئەگەڕاندەوە بەڵام بەداخەوە ئەم کات گەڕاندنەوەی ئێمە لە بریوی لە شتی ترا سەرف بکرێ بۆی بتوانین ژیانی کۆمەڵایەتیمانی پێ باش بکەین و لە ژیانی ڕۆژانەماندا سوودیوە بگین بەداخەوای لە کردوین کە فریا هیچ شتێک ناکەوین لە پڕێکاواتەوە ئێستا بەشێک لە خەڵکی خۆمان لە ژیانی کۆمەڵایەتی من و تۆ کە هاوڕێش بین لە دەرەوە ڕەنگە ماوەیەکی زۆر بە یەکتریمان نەتی بێ لەبەر چی لەبەرەوەی مەسەڵەن تۆ خۆت بەسەر قاڵەزانی من بەس خۆم بەسەر قاڵەزانم ئەم زۆرە لە ژیانکردنە ئێستا وردە وردەوای لێدە ئیتر کەس تااقەتی کەسی نامێنێ ژن و مێر ئەگەر لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە پەیوەندیان بە خۆت بێ و لە ژیانی کۆمەڵایەتیانە لاواز بن برادەرایەتی و هاوڕێتی لە ناو فەیسبوک و لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانی ترە لەوێ بەقوت بێ و لە ناو ژیانی ڕاستەقینەدا لاواز بێ بەداخەوە کارێکی زۆر هەڵە دەکەین ئێستا مەراسیمەکانی هاوسەرگیری وەکو بەشێک لە پسپۆرانی ئەم بوارە کە ئاماژەی پێ دەکەن مەراسیمەکانی ناو پرۆسی هاوسەرگیری بە بەهاتر و قیمەتدارترن لە ناوەڕۆکی هاوسەرگیریەکە ئەو مەسرفەی لە ژیانی هاوسەرگیری دەکرێتە خەڵک زیاتر باەخ بە ڕواڵەت جەمالەتی حەفلەکەی نازانم ڕاقیەتی ناو هۆڵەکانی سەیرەکە لە کاتێکا کامە پێویستی بەوەیەکە ناوەڕۆکەکەی لە لای ئینسانەکان بە قوت بێ ئێمە دەبێ خسەرەسەرەوە بکەین خانوو نەکەین دەبێ ماڵ بکەین چکە خانوو ماڵ زۆر جیاوازن چکە گەر تۆ لە ماڵت نەبوو خانوو حەزەکەی با خانەکەت 50 قات بێ بەڵام کە نەتوانانی ماڵەکەت ماڵێکی جوان و ڕازاوە بێوە یەکتر قبولکردن و لێ تێگەیشتنی پێگەیشتنی تیابوو ئەو کاتە ناتوانانی باقسێک لەسەر مرۆڤی جیابۆکە مرۆڤی جیابەوە مرۆڤێکی ناومێدە لە ژیان بە ناومێدی مێنێتەوە لە ژیانە یاخود دەبێ گەشتبین بێت بێگومان وەکو چەندجارێک دووبارەمان کردەوە ینی زۆر قسەی هینی شەیە باو هەیە دەڵێن لەم کۆمەخۆ هەر لە وڵاتی ئێمەدا خەڵک تەلاق نادرێ لە وڵاتی ئێمەدا خەڵک ناکوژێ خەڵک خۆی ناکوژێ قسەکەمان لەسەرەوە نییە بەس لە وڵاتی ئێمەیە وە قسەکەشمان لەسەرەوە نییە کە نابێت ڕوو بدا و ڕوو ئەدا ینی هەتا ئینسانیت بمێنێ ئەم بابەت و حاڵەت و دیاردانەی کە بە تاوان و تاوانکاریشەوە هەر دەمێنن بەڵام هەڵایسانەکانیان نائاساییە و کارنەکردن و پلاندانەنان بۆ چارەسەکردنەکانیان نائاساییە خەڵکێکە پیاوێک یا ژنێکە لە هاوسەرەکەی جیا دەبێتەوە بێگومان هۆکاری زۆر تایبەتی و گشتیش هەیە لە ناو ئەمباتە بێگومان کۆمەڵگە دەوری هەیە بێگومان لانی سیستم و دەسەڵات و بابەتی ئابووری و هەموو ئەمانە کاریگەریانەوە بەشێکیشی لایەنە ناوەیەکەیە کە بگەڕێتەوە بۆ ژن و پیاوەکە خۆیان نەخێر بەشێک لەم خەڵکانە ڕەنگە ناومێدی ڕووی تێ بکە بەهۆیەوەی کە لە سیستم و ژنگەیەکە کەژی کە هاوکار نیە بۆی کە ژیانی خێزانی درێژە پێ بکێشێت بەڵام قسەکە لەسەرەوەی دەبێت خەڵکی ئێمە ژن و پیاوی ئێمە لە وڵاتەدا زیاتر بەرگە بگرن لەوەی کە هەندێک شتی ڕۆتینە هەندێک شتی ناو کۆمەلگاکە وای لێ بکە ژیانی خێزانیەکەی وا لێ بکە بەرەو هەڵوەشانەوەی تێک بچێت لانی کەم ئەگەر تازەش هاوسەرگیریەکە لانی کەم فەترێک با مەجال بدەن بە یەکتری با مناڵ نەخەنەوە تا ئەو کاتەی دەتوانن پێکەوە بوونێک یا تێگەیشتنێک دروست بکەن لێگەیشتنێک دروست بکەن ئەوسا ئەگەرت مناڵیشیان خستەوە ڕەنگە ئەو مەترسی نەبێت کە لە ئێستا لە کۆمەلگەی بەدایە زۆر باشە بە ڕێزەتی حوسێن کۆمەڵا سوپاس کە لە تەوریەکەمی گەرمە و گەرم لەگەڵم بوویت لە دوای ناوبڕێک تەوری دوم دەست پێ دەکەین لەگەڵماندا بمێنەوە. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە پێکهاتووە لە 3 ژووری نووسن ژووری میوان و نان خواردن 2 موشتەمەلات گەنجینە مەتباخ 3 باڵکۆن
کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و دو ئەسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشێکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لە ببینەرانی خۆشەویست، وەک دەزانن گروپی سەرکردەکانی بەرگری لە عێراقدا کە گروپی سەدر و عەسایبی ئەهلی حەق و ڕێکخراوی بەدر و حیزبوڵای عێراقی و کەتایبی سەی شوهەدا و نوجەبا لە خۆ دەگرێ بەنیازن بۆ دەرپەڕاندنی هێزەکانی ئەمریکا لە عێراق گربوونەوەیکی جەماوەری ڕێک بخەن بڕیار بوو سبەینێ بێ، بەڵام موقتەدا سەدر کا سەرکردایەتی ئەو گروپە دەکات دوای خستووە بۆ هەفتەی داهاتوو چمانە چ مەغزایەکی هەیە جارێ دیار نییە. بەهەرحاڵ بارودۆخی سیاسی عێراق تا ئێستاش هەر لە لێواری تەقینەوەدایە وەک لەوەی کە نزیک بێتەوە لە خاڵی چارەسەر و خۆگونجاندنەوە بەتایبەت یەکلانەبوونەوەی پرسی دانانی سەرۆکوەزیران و کۆنەبوونەوەی لایەنە سیاسیەکان و ڕێگنەکەوتنیان لەسەر سەرکردەیەک بارودۆخەکەی هێندەی تر ئاڵۆز کردووە. لاتەوەری دۆمی گەرماوگەرمدا باز لە بارودۆخی سیاسی عێراق دەکەین. بەڕێز عوسمان باشقاڵ چاودێری سیاسی لە ئەستۆدیۆی هەولێر لەگەڵماندایە. بەڕێز عوسمان سڵاوت دێبێ. بە گردبوونەوەی ئەم گروپە چی ڕوودەدا؟ ئەگەر ئەم گروپە بێنە سەرشەقام و گردبوونەوەی ملیۆنی بێ یاخود هەر شتێک بێ کە ڕێکی بخەن کە بەشێک نەبێ لە خۆپیشاندانەکانی مانگانی ڕابردووی عێراق چی ڕوودەدات لە عێراقدا؟ ئایا کاریگەری دەبێت لەسەر دەرپەڕاندنی هێزەکانی ئەمریکا لە عێراق و پرۆسی سیاسی لە عێراقدا ئەوەندەی تراڵۆز دەکات؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستان لە هەر شوێنێک بیت. سپاس. ئەگەر تەماشای بارودۆخی یانکو مەشهەدی سیاسی عێراق بکەین بە شێوەیەکی گشتی چەند ئەکتەرێکی سەرەکی یانکو دەتوانین بڵین تەڕادەیەکی چەند هێزێکی کاریگەر ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق بەدی دەکرێن بەرچاو دەکرێن. یەک لەوانە کە وەکو جەنابەت ئاماژە پێدا موقتەدا سەدرە، بەڵام هەڵوێستی موقتەدا سەدر لە سەرەتای دەستپێکی سەرهەڵدانی ئەو خۆپیشاندانە لە مانگی دەی ساڵی ڕابردوو تا ئێستا هەلوێستێکی تاڕادەیەکی هژۆک بووە، ینی هەلوێستێکی مستەقر نەبووە، سەقامگیر نەبووە. جار بۆ نمونە یەکەم جار گوتی ئێمە وەکو گەورەترین کوتلە ئەمە هیچ کاندیدەکمانیە و داوا پۆستی سەرۆکوەزیران ناکەین، بەڵام پاش فترەیەک پێچۆ دووبارە تاڕادەیەکی حەزێکی دیکە چۆ گوتی ئەمە وەکو کوتلەی گەورە حەقی خۆمانەکە سەرۆکوەزیری داهاتوو لە ئێمە بێتن. ئێستا ئەوەی مقتەدا سەدر دەکاتن ئەوەی کە وەکو جەنابەت ناوی هینا وەکو گرۆپێک پێم وایەوە فشاری ئیرانە دەیەوێتن تاڕادەیەکی فشارێکی جگە لە فشاری سیاسی فشارێکی جەماوەریش لە عێراق دروست بکاتن، چونکە بریاری سیاسی خۆیاندا پەرلەمانی عێراق بریاری خۆیدا و بۆ دەرخستنی هێزەکانی بیانی بەتایبەت ئەمریکا. ئەوەی کە ئێستا ئیران دەیەوێتن بە شێوەیەکی گشتی پێم وایە مەسەلە جەماوەریەکەیە ئایا دەتوانێتن بەڕێگەی ئەم گروپەوە بەڕێگای مقتەدا سەدرەوە کە تا ئێستا کەسێکی کاریگەر بووە هەمیشە توانیوە شەقامی عێراق بجۆلینێتە لە ماوەی ڕابردوو زۆربەی هەرە زۆری خۆپیشاندانەکانی عێراق ئەو سەرکێشی وەکو تارەکەی سەرکێشی کردووە. ئایا ئەو دەتوانێتن ئەم جارە بۆ نمونە ڕای گشتی عێراق جەماوەری عێراق بجۆلێنێتن لە دژی هەبوونی هێزی ئەمریکا؟ بەڵام پێم وایە دواخستنی ئەو خۆپیشاندان مەلیۆنەی کاو لە تویتەکانی باسی کردبوو کە سبەینێ بۆ بریار بکرێتن دواخستنی نیشانە ئەوەیە کە فشارەکانی توندن لەلاک فشاری سیاسی لەگەڵ ئەوەشدا فشاری جەماوەریشی هەیە. بۆ نمونە ئەو ڕنگدانەوەی لە ناو شەقامی عێراقی ئەوە ڕنگدانەوەیەکی توندی هەبوو کە بە هەموو شێوەیەک لە دژی ئەو خۆپیشاندنە مەلیۆنە بوون کاوە ئەو گروپانەی داوایان دەکرد. بەڵێ کەواتە ئەم گروپە زیاتر گروپێکەکان هەوێت وەکو فشار بن نەوەکو ئامانج. پێم وایە ئەمە زیاتر گەمەیەکی سیاسیە. ئیران لە گەمە تەڕادەیەکی لەگەمە سەربازیەکەی تەڕادەیەکی دوای کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی المهندس تەڕادەیەکی گەمەکە هەندێکی دۆڕاند لە ڕووی سەربازیەوە.
ئەوەی دەمێنتەوە ئێستا لە ڕووی سیاسیەوە ئیران فشار دەکاتن چونکە دوو فاکتەری سەرەکی لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق کە زۆر کاریگەرن یەک لەوان یەک ئیران یەک ئەمریکا. عێراقی داهاتوو لە دوای ئەو ڕووداوانە پێم وایان دەبێت بۆ ئیران بیان دەبێت بۆ ئەمریکا بێتن. ئەمریکاش تا ڕادەیەکی ئێستا بە گرو تێنێکی زۆرەوە هاتەوە ناو ساحەی عێراقی. ئەمڕۆ دەستی هێزەکانی دەستی بە ئۆپراسیۆنەکانی کردەوە سەرڕای ئەوەی کە حکوومەتی عێراق ڕێشی پێنەداوە کە وەکو خۆیان دەڵێن. بەڵام ئەوەی کە ئەمریکا دەکاتن ئێستا پێم وایە ئەمریکا ئەوەی نییە کە پێش کوشتنی قاسم سولەیمانی ئەمریکا دەوێت ئێستا بە شێوەیەکی دیکە لە ناو عێراق هەم لە ڕووی سەربازی هەم لە ڕووی سیاسی جوڵەی بکاتن. ئەوانە وەکو کارتێکی فشاری سیاسی دەیانەوێتن وەکو ئاماژەم پێدا زیاتر عاتیفەی شەقام بجوێنن کە پشتگیری شەقامیش بە ئەو بریارەی پەرلەمانی عێراق دروست بکەن کە بریاری داهێزەکانی ئەوە لە عێراق دەربخرێت. هەندێک سەرکردەی دیکە هەیە کە شیعەن و نزیکیشن لە ئێران بەڵام لەم گروپەدانی تۆ خوێندنەوەت بۆ ئەمان چیانی تۆ پێ دوایە تەنها بابەتەکە پەیوەندی بە فشاری ئێران بێت لە سەریان یاخود جۆرێک بێت لە نمایشی خۆیان بۆەوەی کە وەکو گروپێکی پۆپۆلیستی بمێنەوە و دڵی جەماوەری خۆپیشاندەر زیاتر بۆ لای خۆیان ڕاپکێشن لە پرسە سیاسەکاندا کەسیەکان بن؟ خۆی لە ڕاستیدا دوای سەرهەڵدانی ئەو خۆپیشاندانە و ئەو ڕووداوانەی ئەم دوایەی عێراق لە ڕووی ئەمنی و سەربازی و لە ڕووی سیاسی و فشارەکانی و تندبوونی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و ئێران تەڕادەیەکی گۆڕانکاری بەسەر هەلوێستی زۆربەی هەرە زۆری گروپە سیاسەکانی شیعە دەهات ئەوانەی کە پێشترێت زۆر کاریگەر بوو لەسەر ساحەی سیاسی عێراقی. بۆ نمونە پێشتر زیاتر مقتەدا سەدر لەگەڵ باڵەکانی بە کەسێکی عروبەوی ناسرااو بوو. بەڵام ئێستا وا دەبینین دوای ئەو ڕووداوانە زیاتر مقتەدا سەدر نێزیکی ئیران دەبێتەوە تەڕادەیەکی. ئەمە خاڵێکی دیکە ئەوانەی کە ئێستا بۆ نمونە ئەوانەی کەن هاتینە ناو ئەو گروپە لە لاکماینەوە ئەوانەش تاڕادەیەک ماڵی شیعی پرت و بڵاو بووە وەکو پێشتر نییە ئەو کۆ دەنگیە ئەو کۆ هەڵویستەی پێشترێ ناو ماڵی شیعە نەماوە. ئێستا هەر گروپ هەر یەک بەپێی بەرژەوەندی خۆی هەوڵ دەداتن شوێن پێگای خۆی لە عێراقی داهاتوو هەبێتن. ئەوان باش دەزانن عێراقی داهاتوو وەکو عێراقی پێش خۆپیشاندانەکان نابێتن. عێراقێک دەبێت جیاواز دەبێت لەو عێراقی پێش مانگی 10 ساڵی ڕابردوو. ئەوجا بۆیە پێم وایە ئەوان هەرێک بەپێی بەرژەوەندی حیزباتی بەپێی بەرژەوەندی گروپەکانی خۆیان جۆڵی دەکەن. بەڵام لە کرۆکی ئەوەش هەموو پێکەوە ئیران فشارێکی تون دەکاتن بە هەموو شێوەیەک و ئیران کاریگەری خۆش تا ئێستا لەسەر هەموو گروپەکان هەیە هەندێک نەک تەنها شیعە هەتا ئەوانەی گروپە سونەکانیش ئەوانەی نزیکی شیعان تەڕادەیەکی ئەوانیش متەسرن بە کاریگەری ئیران. بەڵێ عێراق دوای خۆپیشاندانەکان چ عێراق دەبێت؟ ینی ئەوەی کە ئێمە بینیمانە لە ئەوەی کە پێی دەوتری عراقینەوە لە 2023 تا گاتە سەردەمی دەرکەوتنی داعش یەک تایپی سیاسی لە عراقدا هەبووە. لە دوای دەرکەوتنی داعشەوە عراق زۆرێک لە ئالۆزی و گرژی تێکەوتو و خۆپیشاندانەکان وەکو خاڵی وەرچەرخان بوو. پرسیارەکە ئەوەیە عراقی دوای خۆپیشاندان چ عراقێک دەبێت؟ خۆی پێشبینیکردن تاڕادەیەکی هەندێک زەحمەتە چونکە ئەوەی ڕاستی بێتن تا ئێستا بەداخەوە ئەو قسەیە دەکەم ئەمریکا وەکو پێویست خۆی نەکردووە خاوەنی ئەو تیارە ناڕازیەی لە عێراقە ئەوە نزیکی سێ مانگ زیاترە لەسەر شەقامە ئەمریکا وەکو پێویست خۆی لێ نەکردە ساحب خۆی نەکردە خاوەن. ئەمریکا تەنها بە تویت و بە دروشم پشتگیری ئەو جۆڵەی ناڕازی لە عێراقی کردووە. ئەگەر ئەمریکا بۆ نمونە بە سوقلێکی دیکە بە شێوەیەکی دیکەی هێشتا کاریگەرتر پشتگیری لەو خۆپیشاندانانە بکاتن بێگومان عێراقی داهاتوو عێراقی لە بن دەستی ئەو تەوەجهە دەبێتن ئەوەی ئێستا لە شەقامە کە بەردەوامە لە زۆربەی هەرە زۆری پارێزگەکانی شیعی عێراق. بەڵام مڕاهەنە لەسەر ئەوە دەکرێتن ئایا ئەمریکا تەڕادەیەکی پشگیری ئەوە دەکاتن ئەوان سڵتەوەرگرن لە حکوومەتی داهاتوو لە هەڵبژاردننی پێشوەختە کار بکرێتن ئانا ئەگەر ئەمریکا ئەو پشگیریە نەکاتن پێم وایە ئەوان ناتوانن بگەنە سوڵتا ئەو حیزبانەی کە ئێستاش لەسەر گۆڕەپانی سیاسی کاریگەریان هەیە هەر بە هەمان شێوان دەتوانن دووبارە دەسەڵات لە عێراق بگرنەوە دەست. بەڕێز عوسمان بۆچیە بێ ئەمریکا پشتیوانی خۆپیشاندەران بکات؟ ئەمریکا خۆی ئەم سیاسیانەی کردوتە شانۆکاری ئەم پرۆسی کە لە عێراقدا هەن لە دوای پرۆسی سیاسیەوە ئەمریکا دەستی ئەم سیاسیانەی گرتووە. بۆچی ئەبێ لە ئێستا پشتیوانی لە مافی خۆپیشاندەرانی عێراق بکات؟
خۆی ئەمریکا لەسەر ئەگەر هەندێک بگەڕێنەوە بۆ نمونە بۆ نهاتەکانی سەدەی ڕابردوو ئەمریکا سەرکێشی جەمسەرێک دەکاتن کە پێیان گوترا لە دوای ڕوخانی دیواری بەرلین و جەمسەری بلۆکی سۆسیال تاکە جەمسەر لە جیهان دروست بوو کە ئەمریکا سەرکێشی کردو ئەنیزام العالمی جدیدیان و سیستەمی نوێی جیهانی ئەم سیستەمە لەسەر دوو ستونی سەرەکی کۆڵێکی سەرەکی بنیاترا مەسەرەی پاراستنی دیموکراسیەت و مافی مرۆڤ بەندی دەسوەردان لە کاروباری وڵاتان ئەو بەندە وەکو لە جارنامەی نەتەوەی گرتوەکان ئەو بەندە کاڵ بووە تا ڕادەیەکی باوی نەما ئەمریکا زۆر سوودی لەوەی وەرگرت ئەمریکا تەدەخل لە زۆر وڵاتانی دنیا کرد بە هەنجەتی ئەوە پاراستنی دیموکراسیەت مافی مرۆڤ عێراقیش تا ڕادەیەکی ڕاستە مەسەلەی چەکی ئەتومی سەدام حوسێن ڕژیمی پێشوو بەهانەیەکی گەورە بوو سەرەکی و بەڵام لەگەل ئەوەش ئەمریکا وڵاتانی ڕۆژاوە هەمیشە باس لەوەردەکرا کە ڕژێمێکی دیکتاتۆری لە عێراقا دەیگۆڕن عێراقێکی دیموکراسی دروست دەکەن ئەگەر بۆ نمونە ئەو عێراقە دیموکراسیەی کە تا ئێستا بەناو پرۆسەیەکی دیموکراسی بڕێوە چۆ هەڵبژارتن کراوە بەڵام ئەگەر فعلا 100% دیموکراسی بە ئێستا و خەڵکە لە شەقام لە سەرجادە نەبوو خۆ پیشاندانی نەدەکرد ئێستا خەڵک داوای باشترکردنی باری بژێ و دەکات بەڵام لەگەلەوە داوای گۆڕینی ئەو دەسەڵاتە دەکات کە نەیتوانیوە بە ناوی دیموکراسیەت خزمەتی عێراق بکاتن خزمەتی هاوڵاتی بکاتن ئەوجا بۆیە لەو منتەڵەقەوە ئەگەر ئەمریکا پشتگیری بکاتن بە ئەوەی کە بۆ نمونە سەرخستنی پرۆسەی دیموکراسی لە عێراقدا ئەگینە تا ئێستا وەکو نمونە ئەگەر تەماشای سیاسەتی ئەمریکا بکەن پێم وایە ئەمریکا تەنها بۆ ئەمریکا گرنگە و عێراق وەکو کیانی دەوڵەت بمێنتەوە بۆوان مهم نەبووە دیموکراسیە تا ڕادەیەک سەرکەوێت سەرنەکەوێتن باری بژێوی خەڵک بە شێوەیەک بیتن پێم وایە تا ئێستا لاەن ئەمریکاکە ئەوانە هەندە گرنگ نەبووە زۆر باشە باس لە بابەتی جەمسەرگیری کرد و عێراقیش وەکو خۆ داماژە پێدا بۆتە ساحی تەراتێن یاخود بلبلانەی ئێران و ئەمریکا ئێستا ڕێکەوتنێکی نوێ هەیە لە نێوان حکوومەتی عراقی لەگەڵ حکوومەتی چیندا کە حکوومەتی چین دەستکراوە دەکات بۆ هاتنی بۆ عێراق ئەو پێ و بەندانەی کە لە ناو ڕێکەوتنەکەدا بووە خزمەتێکی ئابووری و خزمەتگوزاری باش پێشکەش بە عێراق دەکات پرسیارەکە ئەوەیە هاتنە ناوی چین بۆ عێراق دۆخەکە ئاڵۆستر دەکە یاخود چارەسەری دەکات لە دوو جەمسەری ئێران و ئەمریکاوە چین دەبێتە سێم یاخود دەبێتە نێوەن گیری هەردووکیان خۆی پێم وایە ئەوە زیاتر دۆخی عێراق ئاڵۆستر دەکاتن ئەگەر تەماشای خاریتەی سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین ئێستا سێ تاڕادەیەک سێ شوێنی گەرما و گر سێ تەوەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بەدی دەکرێتن هەر سێ جیاوازن تەوەری یەکەم عێراقە وڵاتانی کەندا و یەمەنە تەوەری دوامیش سووریا و لوبناان و فەڵەستین و ئیسرائیلە تاڕادێک تەوەری سیامیش لیبیا ئەوە وڵاتانی دەوروبەرە ئەوەی کە بۆمە گرنگە مەسەلەی عێراق و تەوەری یەکەمە بۆ نمونە عێراق ئەمریکا 5,000 جندی زیاتر بە کوشتنی داهاتە عێراقی لە ڕژێمێکی دکتاتۆری ڕزگار کرد ئەو کەسانێک کە ئێستا دەسەڵاتدارنش هەموو ئەو کەسانە لە دیمەشق و تەهران بوون یان لە پایتەختەکانی وڵاتانی ئەوروپا بوون ئەگەر ئەمریکا نەبوو ئەوان لە خەوێشدا نەیان دەدیت جارێکی بێن سەدام حوسێنی بڕوخینن ئەو دەسەڵاتی بگرنەدا زۆر زەحمەت بوو بۆوان ئەوجا بۆیە پێم وایە ئەوەی کە ئەمریکا قوربانی دا وڵاتێکی وەکو چین بێتن سوودمەند بێتن پێم وایە ئەمریکەکان لەوە تاڕادەیەکی دڵگرانن چونکە ئەمریکا خۆی شەڕەکی بازرگانی گەورە ئەوە 2 ساڵ زیاترە لەگەڵ چین دەکاتن ئایا ئەمریکا بە شێوەیەک ئەوها عێراق دەیلیتن ببێتە بۆ نمونە سفرەیەکی گەرم و گوڕی وڵاتی چین و بێتن ماگانە 100,000 بەرمیل نەفتی بداتێ دوای ببیتە 300,000 و کۆمپانیەکانی چین بێنێ لە سەرخاکی عێراق سوودمەند بن ئەمریکەکانیش ئەوهاوەکو بەس لە ڕووی سەربازیەوە تەماشەکەر بن پێم وایە وەڵای ئەوە ڕەنگە پێیان قبول نەکرێتن هەرچەندە ئەوە بخۆیان دەگەرێتەوە بەڵام چونکە ئەوسین وڵاتێکی کچکە نیە وڵاتێکی زلهێزە و بە هەموو شێوەیەک بتایبەت لە شەڕێکی ئابووری بازرگانی گەورە لەگەل ئەمریکا دەکاتن ئەگەر ئەو شەڕە بگوازرێتەوە ناو عێراق ئەکێت عێراقیەکان پێم وایە زەرمەندی یەکەم دەبن بەڵام بە دیوەکەی تریا چین و ئەمریکا لەسەر هەندێک بابەتی بازرگانی لەم چەند ڕۆژی ڕابردوودا ڕێکەوتون ئەی ناکرێت داخڵبوونی چین بۆ ناو عێراق وەکو نێوەنگیریەک تەماشا بکرێت لە نێوان ئەو وڵاتانەیە و ئەوەی کە ئەمریکا نەیتوانی جێبەجێکە یاخو سەرکردەکانی عێراقنیان توانی بۆ پارێکە لە بەدەستیانە جێبەجێکن چین ببێتە بەدیلێکی باش و ڕویان سپی بکاتەوە لە شان و گشتەکەدا ئەوە ئومێدەکە ڕاستی بەڵام تا ئێستا چین و ئەگەر تەماشای سیاسەتی دەرەوەی چین بکەین تا ڕادەیەک چین هەندی کە سیاسەتی بازرگانی و ئابووری
پەیڕەو کردووە لەسەر نەخشەی جیهان ئەو هەندە خەریکی سیاسەتی دیکە نەبووە بۆ نمونە ڕۆلی هەبێت لە کێشەکان تەڕادێک تەنها چین ئەوەی ڕۆلی هەبێت لە ناو ئەنجومەنی ئاسایش بووە وەکو وڵاتێکی ئەندامی هەمیشە کە بە هەموو هەڵویستەکانی زیاتر لە نزیک بووە لە رووسیا و لەگەڵ رووسیا بووە. ئێستا بۆ نمونە ئەگەر ڕووس فشارێک بکەن و ئەو چینیەکان ئەوها ڕاکێشن ڕەنگە بۆ نمونەوە جێگای تەڕادەیەکی دڵگرانی ئەمریکا بیت. بەڵام خاڵێکی دیکەش هەیە بۆ نمونە هەندێک لە چاودێرانی عەرەبیش پێیان وایە ئەو ڕێکەوتنێک کە حکوومەتی عێراق لەگەڵ وڵاتی چینی کرد زیاتر بە فشار و دەستپێشخەری ئیران بووە. یعنی وەکو هەناسەیەک دەبێت بۆ ئیران کە ئیران سوودمەند یەکەم دەبێت لەو ڕێکەوتنە. ئەوەش وەکو تەڕادەیەکی گریمانەیەکی دیکەیە ئەگەر هات و ئیران سوودمەند بێتن ڕەنگە بە هەموو شێوێک ئەمریکەکان لە دژی ئەو ڕێکەوتنە ڕابوەستن. و خاڵێکی دیش هەیە پێم دەمێت ئاماژە پێ بدەم دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەگەڵ بڕیاری پەرلەمانی عێراق بۆ دەرخستنی هێزەبیانیەکان لە عێراق هەڕەشەی سەپاندنی سزا ئابوووریەکانی کرد. ئێستاش بۆ نمونە لەو هەڕەشە ئەوەی بەدی دەکرێتن ئەوڕۆ لە میدیای ئەمریکی ئەوە بەدی دەکرا کە یەکەم هەنگاوی سەپاندنی سزا بەسەر عێراق دەستی پێکرد هاوکاریەکانی مادی و سەربازی بۆ سوپای عێراق ئەمریکا کەمی کردەوە. یعنی ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمریکا تەڕادەیەکی هەڵوەستەیەکی وەرگرت لە بەرامبەر دووش ئەمریکا بە سیاسەتێک باڵوێستێکی نوێ لەمە دووە تەعامل لەگەڵ عێراق دەکات حکوومەتی عێراق مەبەستمە دەسەڵات دارانی بەغدا. بەڵێ بەڕێز عوسمان ئەگەر ئەمریکا نەیتوانێت ڕێگری لە چین بکات چین بە پابند بوو بۆ ڕێکەوتنی و لەگەڵ حکوومەتی عێراقدا پرسیارەکە ئەوەیە چی ڕوو دەدات؟ خۆی ئەگەر ئەمریکا بۆ نمونە ئەو گریمانە بگرین ئەگەر ئەمریکا نەیتانی ڕێ لە چین بگرێتن تەڕادەیەکی ئەوە نیشانە ئەوەیە جەمسەری دووەم کە جەمسەری چینە و رووسیا و ئێرانە ئەوە تەڕادەیەکی زیاتر کاریگەری یانکوت زیاتر کۆنتترۆلی عێراق دەکەن هەنگینێ هەبوونی ئەمریکا لێرە مەترسی لەسەر هەبوونی ئەمریکا دەبێتن. پەرلەمان عێراق بریاری داوە هێزەبیانیەکان کە مەبەستی ئەمریکا دەبی دەربچن. لەو کاتە هەنگینە ئەگەر ئەو پشتگیریە بۆ حکوومەتی عێراق دروست بوو حکوومەتی عێراق دەتوانێت هەنگی لەسەر مەحافلی دەولیش بوون ئەمە لە ئەمم متحیدە لە زۆر شوێنی دیکە کارتی فشار بە پشتگیری رووسیا و چین بەکاربێنێتن بۆ دوورخستنەوەی ئەمریکا. ئەو جەبۆیە پێم وایە ئەوە گەمەیەکی زۆر گەورەترە چونکە ئەمریکەکان بە پێ ئەو لێدوانەی کە ئەم دوایە لە وەزیری بەرگری و لە ڕاداری ئەمریکی بەرپرسانی کۆشکی سپی هەتا وەزارەتی دەرەوە بە هەموو شێوەیەک تاکیدیان لەسەر ئەوە کردەوە کە ئەمە لە عێراق دەرناچین ئەمە لە عێراق دەمێنەوە. بۆ نمونە وەزیری دەرەوەی ئەڵمانیاش کە ئێستا لە عێراق ئەمڕۆگەر غەڵەت نەبم دیسان عەبدولمەهدی باس لەوە کراکە لە چوارچەوەی هێزە هاوپەیمانەکان هێزەکانی ئەڵمانیاش با لە عێراق بمێنەوە دەست بە کارەکانی خوان بکەن. ڕەنگە ئەو معادلە زۆر گەورەیە هێشتا نیشانەکانی یاهوندە بەدی ناکرێتن بەڵام ئەوەی کە لەسەر ئەرزی واقعە عێراق ڕێککەوتنێکی کردووە بریاری پەرلەمانیش دەرچەوە بۆ دوورخستنەوەی هێزەکانی ئەمریکاش مصرە لە سەرمانەوەی ئەمە تەڕادەیەکی دەتوانین بلێن سەرهەڵدانی کێشەیەکە بەس هێشتا وەکو پێویست گەرم نەبووە لەسەر ساحەی سیاسی عێراق. بەڵێ بەڕێز عوسمان باشقاڵی چاودێری سیاسی سوپاس کە لە هەولێرەوە لەگەڵماندا بوویت. ئێوەش خواتان لەگەڵ.